بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لتطبيقات رامان وتيجيشن لقرآن إن شاء الله لخزمة أو سورتي كوتاي قرآن دبين سورة إخلاص وسورة فلق وناس تن وكبري ويزكيك لمسألة تدبر وترامان وتفكرين ليدا باز دكين قرنا بتواوينات وإن براستي حقيقي بذين لو ما بيده. سورة إخلاص كبس سورة التوحيدش ناسرا وات السورة يكتا برستي هم إخلاص وهم با التوحيدش ناسرا. السورة شي تايبته وبيغمر عليه الصلاة والسلام باسي فضل وقوري كرديات فرمي إنها تعدل ثلث القرآن بقدر سيشي قرآن لفضل ولا قوري. وروى بيغمر عليه الصلاة والسلام بخوي خوينديتي وداواي كردية كلا بيانيان وإيواران بخويندري أو سي سورة هرسيتيان. وروها لدواي نويجكان حديث من هيك بعض علماء بصحيح ياندانا هر سنة بخيندري ولا بيش نستن سنة بخيندري ديار أو تايبت مندي وفضل شي تايبت بخوي هي. ولا حديث هاتيك يكلا الصحابة كان لبيش نويجي زور دايخين صحابة كان يديشلو بيغمبري عن عليه الصلاة والسلام باسكت كزور بين نويجا كان صورتي إخلاص هر دخينيتن بيغمبري صلى الله عليه وسلم لي برسي فربوي خوشم دويتن لبروي صفتي الرحمن تدا صفتي پروردگاري تدا بيغمبر عليه الصلاة والسلام فرموي خوا يورشتوي خوش دوي لبروي كلامي وي ولبر صفتي ويت خوش دويتن. سبب نزولك شي كهاتية لو زياتر له من روم بيتوا دري مشركين لبيغمبر يان برسي عليه الصلاة والسلام صف لنا ربك صفاتي پروردگاركت ما بيبري لو من وصف ككوا ما بس يا وصفي عن كوا كل الروايات دي هاتي انسب لنا ربك نسبي خواياكت ما بيبري يعني تشي كوري تشي نسبه ودكاتن ولا يعذ بالله يان قوتيت يعني عرف لنا ربك بوصيغانا هموي هاتي تعريف ما لوبك كأنما بيان غريب وعزيب وكا باسي خدايا چي بكري او خدايا برزستنبي وكو بتكان كبرزستن ولا بردستانا يا وكو بري او عيسى او بشر بو هاتيتا سرزوي لبر بشر دائما الشيطان فيري ليكر ديال لدو اوي قرايا عبادت لبو كسا چي بكا او كسا برزستبي لبيش تاوي بي لديار بي لو ريه ولو يعني هاتيها لو هتا بتبرستكانش كدش يا زاني خالقك هي خدايك هي لأسمانا كان بو معناي ديانغو لأسمانا كان هي ديانغو كل سر زوي كسانك هنا دبي بري ويببن لويش دبي كسك هبي بري ويبباتن يان بو معناي اگر قد بيت يان خالقتش لأسمانا هي او خالق يان لخويا بدور زانية قوتيت يان دبي لسر زويش رنگ بداتو لسر شيويش تشي او زبياو ساكا كان قوتيتيان اوان رنگ دانوي خداينا تجلي خداينا اوانش خواوندن شتيان بدست عبادة اما دبي لو يبكين ناكري عبادتي لو رأي الشيطان لو ينهاتيا لو يبكين الراس وخو وهر وكو دريجة بيدرشي او فكرة بتبرستيش هاتنا نصرانيتش اوانش قوتيان تجلي خواي عينا او خدايك لأسمانية تجلي دال الشخص كبشرك عيسى أويش عبادتي لو ذكري والعياذ بالله كاتا غير أخواي قوري سبحانه وتعالى الردي أوانا ذاته لو صورتي باز دكاتن كأو خالقي شايستي برستند دبي مواصفاتي كوبيتن نك أوي أم قولوا سوينا أي مشركين داوي خدايا چي دكن شكلو شيوازي هبي درين تابي برستين شكلو شيوازك مان دبي تابي برستين كو أو خدايا أخواي قوري دفن قول أي محمد عليه الصلاة والسلام بيان بله وهو داوى همو بندكان يجدكا كبلين طبعا أو قوتنا شي قلبية قول القلب واللسان يعني بدل بلين وبزمانيش بلين سوكا قوتن هروني بزمان بلين بدلشة بدل بلين وبزمانيش بلين هو الله أحد أو الله سبحانه وتعالى هو لبو شأنه
يعني ضمير الشأن بيدرين يعني أو خداي خاون شكو هيزو دا صلاتي كهمشتشي خلق كردية كهمشتك لا ينوي وهاتي أو أول آخرة أو الله سبحانه وتعالى أقردتانا وبناس هو الله. طبعا الله اسم ألوهيته يعني هر أو شايستي برستنا هر أو دبي ببرستريتن وهمنا وأسماء صفات كان لو بيدا قرينوه. أحد تاكو تنهاية الله الصمد أو بيوستي بكسني أو هتاكو تاي كدسي إمام قشيري دا فرميتن كأنما كمشركين بسيار دكن يعني كسك بسيار دك أو الله بناسي دره هو أو تشيا الله أو ذاته كهردبي ببرستري الله تشيا كلمة باشوي دي رون دكاتو أحد تاكو تنهاية أو تاكو تنهاية تشيا صمد بيوستي بكسنيا أو الصمد تشيا لم يلد ولم يولد أو لم يلد ولم يولد تشيا ولم يكن له كفوا أحد دري أموي بترتيب وەڵامی یەکترە ڕوونکردنەوەیە لە بۆ ئەوی پێشە خۆی هەمووی ڕوونکردنەوەیە لە بۆ ئەوی پێشە خۆی کە دەفەرمی ئەو ئەڵڵایە ئەحەدە یعنی کەئەنەما ئەو کەسەی شایستەی پەرستنە ئەوی دەبێ عیبادەتی لۆ بکرێ یەکەم دەبی تاک و تەنهابی ئەوزە ئەحەد لەگەر واحیدیش فەرقی هەیە واحد يعني معناکەیان لێک نزیکە واحد يعني یەک ئەو خودایە هەم واحدە وهو الواحد القهار هەم ئەحەدیشە تاک و تەنهایە وەکو زانایان دەفەرمون واحد في ذاته لذاتی خۆی یەکە دوو خوا و سێ خوا و چار خوا نییە وأحد في صفاته لە صفاتەکانیشی تاک و تەنهایە يعني هیچ صفات کەسێکی دیکە نییە وەوی بچیتن ليس كمثله شيء وهو السميع البصير هیچ کەسێک بەوی ناچی هیچ کەسێک وەکو ئەو نییە کەواتە ئەو خاڵقەی کە دەبی بپەرسرێ نابی هیچ شتێک لەو کەون و کائیناتەی هەوی بەوی بچی لەبەرەوەی ئەو شتانەی لە کەون و کائیناتەیە لە جوزء پێکهاتینە بەش هەموو شتێک لەو کەونەی لە بەش پێکهاتیە هەموو شتێک لەو کەونەی لە گۆڕاندایە سەرەتایەکی هەیە کۆتاییەکی هەیە ئەمە لە دوو ذاتەکی دەگەڕێین کە دەبی ئەو سەرەتا و کۆتاییانە ئەو پێچی هێنابی ئەو کەون و کائیناتە قدرت و توانای لێ دەبینینەوە ئەمە لە دوو خاوەنی قدرەتەکەی دەگەڕێن خاوەنی یەکەمین دەگەڕێن کە پێویستی بە بیدایەت نەبووە ئەوی هەردەمینەیە کە پێویستی بە نیهایەت نییە ئەوی کە گۆڕانەکان ئەو دەیان گۆڕیتن پێویستی بە گۆڕان نییە چێ کە بە هیچ لەو مەخلوقاتەی ناچیتن و ئەو قانونی مادە و بەرجەستە نییە و لە بەش پێک نەهاتیە ئەوەیە شایستەی پەرستنە تەنها ئەو ذاتەیە کە شایستەی پەرستنە لۆ يقول هو الله أحد اینجا ئەو ئەحەدیەتەی ڕوون دەکاتەوە الله الصمد لۆی تێبگەی معنای چییە ئەو پێویستی بە کەس نییە الصمد يعني المستغني عن كل أحد ولا يستغني عنه أحد أو بنيازة باحتياجة لبو همو كسكي بلام هيت كسك نيكا بيويستي بي بنياز بي لوي بيويستي بي نبيتن لهمو كارو باركاني وتفسيري دي كشكرايا كهر لو أو معناي دقريتو لا جوف له يعني هناوي يبو معناي وكو بشر نية كشد بخواتن هناوي هبيتن بو معناي كوا خاون زستنية زستيكي هبي وكو أو زستيكا مخلوقات هيتيان الله الصمد لم يلد ولم يولد نبخوي لدايق بوا كواتا الصمد ديسان تفصيلي داداته وردكاري داداته او النية مادام الصمد بي بيوستي بكس نبي كواستا بيوستي بمندالش نية لوي بردوان بكاو بمينيتوا لوي يارمتي دري بي وكو انسانا كان منداليان هيتا وتسيان بردوان بي تا يارمتي دريان بيتن نخير او هرهب و هر دمينه محالة مخلوقاتي بتصير ولم يولد ولا كسش لدايك نبوة لبروي هم أزلية وهم أبدية أزلية يعني سرتاي بسرتاي أولة وأبديش يعني الآخرة هرد مينيتن كاتل لم يلد ولم يولد الأول والآخر خواي قول سبحانه وتعالى رون دكاتوا بلام لبروي ردي نصاراي بداتو ليرة وكبري بوردي بتفصيلك بل لم يلد ولم يولد تعبيري ليك رديا ولم يكن له كفوا أحد لبرتسي
نەپێویستی نە منداڵی لێ دەبی و نە ئەویش لە کەس بووە لەبەرەوەی هیچ شتێک هاوشێوەی وی نییە. کوفە یعنی هاوشێوە هاوتا. اینجا ئەو کوفئە چ لەگەڵی بی شەریک بی ئەوە پێی دەرێن نیت، یعنی خوایەک والعیاذ بالله وچیوی هەبی چ ضد بی، یعنی وچیوی دەسەڵات و قودرەتی هەبی بەڕام بەربەرەکانەی وی بکە، وچی مەسەلا زەردەشتی و ئێزیدی و پێشتر مەجووسیەکان خوای خێر و خوای شەڕ هەیە، یعنی هۆردووچی دەگەنە دەرەجەی خوایەتی، بەڵام ئەوە مەستەری خێر و سەرچاوی خێرە، ئەوەش سەرچاوی شەڕە. وەلەم یەکن لەهو کوفوەن ئەحەد، هیچ کەسێک هاوشێوەی وی نییە، لەبەرەوەی وەکو خوای گەورە لە شوێنی دی باس کردی و کانە فیهما ئالیهەة إلا الله لەفەسەدەتا. ئەگەر دوو خوا هەبیتن هەمووی تێک دەسیتن، لعلى بعضهم على بعض، یەک بەس یەکەشی سەردەکەوی، لەبەرەوەی کاتێک ئەتوو دەری خوددا یعنی خاوەن توانای بێسنوور، خاوەن زانستی بێسنوور، یەکەش کەش هەبی خاوەن توانا و زانستی بێسنوور بی، سنووری توانایوەی سنووری لۆی دادنێ، توانای وەی سنووری لۆ ئەوی دادنێ، توانای وەش سنووری لۆ ئەوی دادنێ، کەواتە لە خوایەتی دەکەویتن والعیاذ بالله. کاتێکە بووە دوو ئەوە بە دلیلی عەقلی کە قورئانیش ئیستیشهادی پێکردیە. ئەو داوای شتەچی دەکا، ئەوی دی داوای شتەچی دەکا، ئەو شتانە کە تێک جیران داوای چیان بەسەر دەکەویتن، کەواتە سنووریوی داوایوی سنووری لە بۆ ئەوی دی دادنێ، داوایویش سنووری لە بۆ ئەوی دی، علمیوی سنووری لە بۆ علمی بەرامبەری دادنێ، علمیویش سنووری لە ئەوی دی دادنێ، ئەوەش مەحاڵە لە عەقڵ کە دوو شتی بێ سنوور هەبیت و دوایش برەی سنووردارە، کەواتە یەک ناگرنەوە و تەناقوضی تێدا هەیە محاڵە. خوای گەورە سبحانه وتعالى لەو سوورەتەی ئەو معانی تەوحید و یەکتا پەرستی ڕوون دەکاتەوە کە مادام هەر ئەو تاک و تەنهایە، کە مادام هەموو قووەت و قودرەت و ڕبوبیەت ئیویە، پێویستە عیبادەت و بەندایەتیش ملکەچی و گوێڕایەلیش تەنها لە بۆ ئەو ذاتەی بی سبحانه وتعالى، کەسی دی شایستەی ملکەسی و گوێڕایەلی نییە، چونکە هەمووی وەکو یەکدی مەخلوقن، هەمووی هاوشێوەی یەکدینە لەوەی کەوا مەخلوقن و بەرجەستەنە و مادەنە، ئەوانە شایستەی پەرستن و عیبادەت و دوعالۆکردن و لێترسان وەکو خوددا نینە یان خۆشویستن، ئەوانە ئەو عیبادەتانە کە چ قەلب بی، چ عیبادەتی زبان بی، چ عیبادەتی بەدەن بیتن بە ئەندامەکانی لاشە، تەنها شایستەی الله سبحانه وتعالى. هەلێرە لە پاشان سوورەتی الفەلق دێتن. بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق. لترتيبي نزولك يعني لترتيبك كرتماشا بكي ترتيبي مصحف لدواي داندريا كانما كاتو أو خدايات ناسي أو بيويستي بكسنيا وكس هاو شيوي وينيا كواتا هر أو دتواني بتباريزي لو خو پناداني لو خو باراستني تنها داوي لشيبكا داوي لو ذاتي بكا لو يكاتا كمشركين داوایان کرد گوتیان ئەما وەختی خۆی خۆمان دەپاراز بە شەیاطینەکان، دەچوونە شەوان دەچوونە زەیەکی ئەگەر مابانەوە دەیانگە خۆمان بەو گەورەی ئەو دۆڵەی دەپارێزین ئەو شەو هیچمان نێری، مەبەستیان لە گەورەی جنەکان بوو، خۆیان بە جن و بە دێ و نازام ئەو شتانە داوای پاراستنیان لەوانە دەکرد. خوای گەورە سبحانه وتعالى فێری کردن لە بۆ هەموو ناخۆشیەکی، حسودی بی، سحر بی، شەڕی کەسانەکی بی، ظلم بی، هەر شتێک بی، داواکردنی بەیانیان و ئێوارانتان لۆیە سنەتە ئینسان بەردەوام ڕۆژانە ئەو خۆپاراستن و داواکردنەی لەو ذاتەی بی سبحانه وتعالى کە لەو دوو سوورەتە ئینسان داوا دەکا. زۆر مهمە ئینسان کە دەشخینی سوورەتی فەلەق و ناس کە المعوذەتەینن، خۆ پارێزەرن پێ ئینسان خۆی پێدەپارێزیتن بە یەقینەوە بخینی، بزانی کە ئەوەی خوێن کافیە، یەقینی هەبی کە خوای گەورە دەیپارێزیتن، پێویستی بە هیچ شتی دیکە نییە لا بداتە شتی دی. اینجا سوورەتی ئەلفەلەق لە بۆ خۆپاراستنە لە دەردە دەرەچیەکان، لە ناخۆشی و شەڕە خارجیەکان. سوورەتی ئەنناس لۆ خۆپاراستنە لە شەڕە داخیلیەکان، ناو ناخی ئینسانی، کەواتە سوورەتی ئیخلاس دێتن کە تەنها ئەو شتی بەدەستە و ئەوی دەپەرستین، یەک لە نەوعەکانی پەرستن بریتە لە خۆپەنادان. خۆپەنادانیش عیبادەتەکە، خۆت بەچێ پەنادەدەی، داوا لە چێ دەکەی بتپارێزیتن، ئەو خۆپەنادانە تەنها بە ئەڵڵای دەکرێت سبحانه وتعالى.
کە دەفەرمی قل ئەعوذ برب الفلق بڵێ دیسان بەدڵ بە زمانت نەک بەسانە بە زوبان بە دڵیشت خۆم دەپارێزم بە پەروەردیگاری فەلق. فەلق یعنی چییە؟ لە تەفسیرەکان دەبینیم مەسەن بە ئەوەی لێکیان دایتەوە کە ڕۆژی دەردەینی لە شەو وانە فەلق ئەسلی لە زمانی عەرەبی هەموو شتێک کە داپۆشرابیتن شتێکی دیکە شەقی بکا و لێی بێتە دەرێ وەکو دەفەرمی لە قورئانی فالق الإصباحی ئەو خودایی کە ڕۆژی لە شەو دەردەینی کە ئەنەما ڕووناچی تاریکی ئەوەلی دای پۆشیە ڕووناچی لە ناو هەناوی تاریکی دێتە دەرێ و تاریکی شەق دەکا و دێتە دەرێ یان دەفەرمی فالق الحەب والنەوە کو گوڵک ئەوەلی خونچەیە وانە قەپاتە ئەو گوڵە شەقی دەکاتن ئەو خونچەیە و گوڵەکەی لێ دێتە دەرێ دوای هەر لەناو ئەو گوڵێش خوای گەورە تۆی داپۆشرای ئەو تۆیە ئەو تۆی دەینیتە دەرێ شەقی دەکا و دەیهێنیتە دەرێ. ئەلێرە خوای گەورە سبحانەه وتعالى وەکو لەو تەفسیری هەندێک زانایان شاتیە بەعام هەمووی دەگریتە خۆ دەکە دەرێ فەلق. هەر شتێک کە مەخلوقە خوای گەورە خەڵقی کردیە لە نەبوونەوە نەبوون داپۆشین بووە کە نەبووە دوای خوای گەورە ئەو نەبوونەی شەقی دەکا و دەیهێنیتە دەرێ خەڵقی پێدەبەخشیتن کە نەما دەفەرمی خۆم دەپارێزم بە پەروەردیگاری ئەو ذاتەیەی کە ئەو هەموو شتانە کە باسمان کردن لە داپۆشینەوە و لە شاراویە و شەقی دەکا و دەری دەینی کەواتە زۆر ئاسانیشە ئەگەر زاڵمەک زوڵمم لێ دەکا ئەگەر کەسێک دەیەوێ بەرەو کوفر و خراپەم ببا ئەگەر کەسێک دەیەوێ زەرم پێ بگەێنیتن لە ماڵم لە جەستەم یان زەرم پێ بگەێنیتن بە حەسوودی یان بە سحر لێکردن بە هەر نەوەک لە نەوەکانی زەرەر پێگەیاندن ئەو خودایە سبحانەه وتعالى لەو ناخۆشی و ئەزیەتەی لۆم شەق دەکات و دەردەینیتن وەکو کوڵ و گوڵک لە خونچەی دەردەینی ئەوها ئەی خودایە لە بۆم شەق بکە و دەربینە چونکە ئەتوو شەقکەری ئەو هەموو مەخلوقاتانەی کە باسمان کرد. قل أعوذ برب الفلق یەکسەر دەفەرمی من شەڕی ما خەلق خۆم بەو خوایی دەپارێزم کە لە تاریکایی شەو ڕووناچی ڕۆژ دەردەینیتن لە تاریکایی ئەو وەزعی ئەمنیش تێدامە کە ناخۆشیە ئەو خودایە ئەمنیش دەربینیتن لۆیە لە شەڕی هەموو مەخلوقاتێکی کە خەڵقی کردیە کەواتە مەخلوقات بەنەوعەک لە نەوعەکان خوای گەورە وەکو تاقیکردنەوە داینایە کە لۆی هەیە ناخۆشیت لەلایەن هەر مەخلوقەچیەوە لۆ بێ جاروێ لە حەشەراتەکی لۆ دێتن جاروێ لە ئینسانەکی بەرامبەری خۆت لۆ دێت جاروێ لە نزیکترین کەسی دێ جاروێ لە دوورترین کەسی دێ ئینسان تووشی زۆر تەنگ و چەڵەمە و دەرد دەبیتن بەوەی دەفەرمی من شەڕی ما خەلق هەرچی خوا گەورە خەڵقی کردیە کە شەڕەشی هەیە ئەتوش جاروێ دەبێت شەڕ لەو بەرامبەرت جاروێ ئاگات لێ جاروێ ئاگات لێ نیە جاروێ بە نیەت وە دەکەی جاروێ بێ نیەت وە دەکەی کەواتە هەمومان معەڕەزین لەوەی تووشی شەڕ بین لە بەرامبەر یەکتر وە لە بۆ یەکتر. ومن شر غاسق إذا وقب وخۆت دەپارێزم ئەی خوایە لە شەڕی شەوی تاریک کاتێک تەواو تاریک دەبی و دەچیتە ناوی وەقب ئیذا دەخەل ظەلامه یعنی تاریکیەکەی تەواو چۆ ناوی. لێرە لەبەرەوەی شەو زیاتر کاتی ئەوەیە هەم مار دوو پشک ئەو زیندەوەرانەی کەوا زیان دەگەێنن هەم فکر و خەیاڵاتی خراپ یعنی هەتا جاروەیە دڵتوندی کە ئابا زیاتر زۆر نەوع شەڕ هەیە لە شەوان ڕوودەدا خوای گەورە شەوەکەی تایبەت کردیە بە تایبەتی لەوەی هەتا نەخۆشی تەماشا دەکەی بە زۆری وایە دەرد و ئازار لە شەوێ قورسترە لە وەچی لە ڕۆژێ شەوان دەردی ئینسانی گرانتر دەبیتن. خوای گەورە دەفەرمی خۆ بپارێزن بەو خودایی لەو شەڕەش ئەو خودایە دەتان پارێزیتن کە شەڕی شەوانە ومن شەڕی غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد وهروها لە شەڕی ئەو ساحیرانەی کە فوو لە گرێیەکان دەکەن عادەتیان وا بۆ یەک لە نەوعەکانی سحر چەند مەسەلەن نەوعی هەیە ئەوەیە کە گرێی لە شتی دەدەن و فووی تێدەکەن. طبعا سحر هەر وەکو هەموو شەڕەکی دیکە شتێکی عەجایب نییە لۆ لەبەرەوەی ئەمن ئێستا خوای گەورە ئەو قووەتەی دایمی ئەو مستەم هەیە دەتانم مستی لە یەکەچی دەم زەرەری پێ بگەینە کەسێک ناتان برێ وەڵا ئەو بێ خوای کوتوانی زەرەر بگەێنیتن بێ خودای نییە سبحانەه وتعالى ئەوە تاقیکردنەوەی خوا قووەتێکی دایم دەتان زەرەر پێ بگەینە ئیجا زەرەر کو بەجەستە بە یەکەچی دەگا زەرەری نەفسانیش هەیە ئەوەش بە سحر بە ئینسانی دەگاتن یعنی لە ڕووی نەفسیەوە نەفسیەتی تێک دەچیتن
ولحديث شاتيك حتى سحر لبيغمبريش كراي عليه الصلاة والسلام هندك كسيش دريتن أو قسيش وكوبري قسشي بقوة وجيها وجهي هي كذري خواي قورا باسي كافران دكا دري إن تتبعون إلا رجلا مسحورا ردي عند داتو دري كديانغو أمغو شويني كساتشي كرتيني كالسحري لي كرايا كديانغو تبيغمبر صلى الله عليه وسلم ساحري كودي بيغمبر سحري لي بكري بيغمبر عليه الصلاة والسلام هولي سحري لو درايا بلام آية بخوي بويتا مسحور يعني كسكوا سحرك تأثيري لي كرديا نخير وكو زاين تأثيرك وكل حديثك هاتيا ما وشي كرتي الروجي هندك خيالي لي تكلبو أو هيس تأثيري لوي نكرديا كتأثير للدعوة وبانقواز وتبليغ دينك بكاتنا أو ما بس جانو أبو همو جياني قاندني أو قرآني كدري أو السحري ليك بس سحر قرآنك كدري أو دوشتا ليك دي دورة ومن شر النفاثات في العقد بلام لقر هندش دبي إنسان بزانيتن أو زرر قاندنانا ومثلا السحر أوانا إنسان بس خو بخواي قورب بارزي بيقيني بدل أو اندي بسا بيويستي بولا نية بيويستي بوينية كسك بيتن ناوي لخوي بني دكتوري أو شيء إن لسردمي بيغمبري عليه الصلاة والسلام تا آخري أوي قرآن وحديث بيغمبري صلى الله عليه وسلم روني كرديتو خو باراستنا بو أذكارنا أو النية كسك داني شي بز أو بزاني بري أو النشانة كانيتي أو زاني نشانة كان لفلان كسيدا هي ولفلان كسيدا هي أو لقرآن وسنة نهاتيا نشانك أو بي ونشانك أو نبي سن آما جكاتي أبيدي كالزور بي اجتهاداته الرأي كسانتيا لو خوان دلين مرزنية كسك قوترا السحري ليكرا وبي السحري هي والله آية السحر وجودي هي بله وجودي هي ومن شر حاسد إذا حسد وهروها لشر كسشي كوا حسودي دبات لكاتي حسودي بردني حسد اشتيارك إنسان بينا خوش بيتن خواي قورا نعمتي لقر كسشي كردية اگر بينا خوش نبي حزد ليبي أو نعمته لو تجبي أو بيدا قوتري غيبطه أو تشيشنية بلان بينا خوش بي كأو نعمته برامبر هيتي أو دبيتا حسودي وأوش زرر دقينيتن طبعا زانا قصشيان لباروي هيتس وكاليو إخواي قورا دفرمي ومن شر حاسد إذا حسد خوايا بن بارج للشر حسودي لو بس نيقو من شر الحاسد للشر حسودة كان لو دري لكاتي حسودي هندك لزانا لمفسرين تازو مخشري وملا علي قاري وإيجي وأوانك أمن خين مولا مفسرين دفرمون لبروي حسود أو وقتا زرري ددات كبيكا تقسى يان بيكا تعمل يعني أو حسادتي ببرامبر دبات شر لو برامبر بقسى يان بعمل طبعا هذا الشيء بلقي أو حديثي دفرمي العين حق درنا هرويستكي بتساوي خراب تماشا كرنكي زرري دقينيتن بهر حالتك بيتن إنسان خوي لخواي قورة دا باريزيتن لبروي أو كاتي أتو بتايبتي أو كاتي كاتو لود بديار دكوي كسك لقسي يان لعملي بينا خوش أتو نعمتك تهيا بقسا أو زباز دكاتن أو بينا خوشي بنوعك لنوع كان درد بري يان بعملك العمل كان درد بري أو كاتا أتو زياتر داواي باراستن لخواي بكا داواي خو باريزي بكا ومن شر حاسد إذا حسد چونکە ئەگەر بەس لە ناو دڵی خۆی بێ ئەوە نەکاتن دەرنەخاتن ئەتو نازانی ئەوە ویستی حەسادت بردنی بە تو هەیە. وسورة الناس كخواي قول سبحانه وتعالى في بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس بڵێ خۆم دەپارێزم بە پەروەردیگاری هەموو خەڵکی پەروەردیگاریش یعنی بەخێوکەر و ڕزق دەر و دروستکەر و هەموو لایەنەکانی کەوا نیعمەتە تەنها لەلایەن میێوەیە کە پەروەردیگاری هەموو خەڵکە مەلیکی الناس و ئەو نەک بەوەی کەوا ڕزقیان دەدا و دروستیان دەکا و هەموو نیعمەتێک ئەو لەگەلی کردینە مەلیک و پاشاشیانە پاشا بەو معنای چی بوویەوێ ئەمر بکا دەسەڵاتی جێبەجێ دەبیتن لەسەر ئەو مەملەکەتەی لەسەر هەموو خەڵکەچی مەلیکی خەڵکیشە کاتە کەسێک کە دەیەوێ زیانم پێ بگەینی مەلیکەک هەیە لە سەرویوی کە ئەڵڵا جەلە جەلالوه ئیلاهی الناس و پەرستراوی خەڵکیشە تەنها ئەو شایستەیە کەوا بپەرسترێ و ئینسان عوبودیەت و عیبادەت لە بۆی بکە من شەڕ الوەسواس لە شەڕی کەسێک کە وەسوەسە و خەتەرە دێخیتە ناو دڵی من ئەی خودایە سبحانه وتعالى
ئەلێرە هەندە زانایان دەفەرمون تەماشا بکە لە وەسواس شتێکی داخلیە ناوخۆیە کەواتە ئەوە شەڕەکی داخلیە لە شەڕە داخلیەکەی سێ جار تەئکیدی کردەوە قل ئەعوذ برب الناس مەلیک الناس ئیلاهی الناس بە سێ ناوان داوا دەکەی کە خوای گەورە بتپارێزێ باش لە شەڕە خارجیەکەی بە یەک جاری بە قل ئەعوذ برب الفلق یەکسەر من شەڕی ما خەلق لەبەرەوەی شەڕی داخلی خەتەرترە لە شەڕی خارجی لەبەرەوەی ئەتوانگە لە داخل نەڕوخێ نەبەزی لە خارجی هیچیان بەرامبەرت پێ ناکرێ بەڵام ئەگەر لە داخل شەیطان بەسەر نەفس و دڵ و دەروونت زاڵبی ئەو خەتەرترە ئەوی دیکەش هەمووی دەدۆڕێنی من شەڕ الوەسواس الخەناس لە شەڕی ئەو شەیطانەیە کە وەسوەسە دەکەن چونکە خوای گەورە سبحانه وتعالى هەم نەفسی لە بۆ ئینسان دانایە کە نەفس هەواجیسی هەیە شەیطانیش وەساویسی هەیە نەفس حەزی لە هەندێک شتە حەزی دەستە هەندێک شەهەوات و مەلەذات هەر لەسەریتی شەیطان حەزی لە خشتە بردنە ئەو زەکاتێک کە ئەو حەزانەی تو کە نەفس هەیتی لەگەر ئەو خشتە بردن و خەیاڵاتی کە شەیطان و وەساویسی شەیطان دەینی یەک دەگری ئەوە تونتر دەبیتن ئینسانی پێ لە خشتە دەبابەوەی الخەناس وەصیفەتی شیوەیە کەوا زوو بە ئاسانی بزر دەبیتن یعنی چ بە ئاسانی بزر دەبی ئەو شەیطانێک کە وەسوەسە دەکە خەناس لە زمانی عەرەبی بەو نەوعە مەسەلەن زیندەوەرانە دەگۆڕێتیان حیواناتانەی وچی سمۆرە و ئەوانە کە زۆر حرەکەیان سەریعە دێنە دەرێ جاروەیە سەری خۆی دەردەینی هەست بە حرەکەچی بکە زۆر بە سەریعی خۆی بزر دەکە شەیطان ئەوە سیفەتی تێ زۆر بە خێرایی وەسوەسەی دەینی و زۆر بە خێراییش بزر دەبی ئای مەبەستی وایە تەماشای جاروێ ئینسان شەهوەتی فکرەی زۆر بە عەجیبی لە بۆی دێتن دەرێ دنیا خرا دەبیتن بەڵام دوایە کە خۆی پاراست پاش ماوەچی دیکە زۆر بە ئاسانیش دەڕوا کو بە ئاسانی وەسوەسەی دەینی بە ئاسانیش دەڕواتن الخەناس الذي يوسوس في صدور الناس لێرە پێمان دەڵێتن کە شەیطان بە ئاسانی وەسوەسەی دەینی بە ئاسانیش کە خۆت پاراست بە ئاسانیش کە عیبادەتت کرد ذیکرت کرد بزر دەبیت ئەو خەناسەی کە يوسوس في صدور الناس وەسوەسە لە ناو سینگ و دڵی خەڵکیدا دەکاتن لەبەرەوەی خوای گەورە سبحانه وتعالى سنەتی خۆی وادانایەکە لە حەدیثاتیە لەمەی شەیطانی هەیە لەمەی مەلەکیش هەیە یعنی هەم شەیطان خەیاڵات و وەسوەسەی خراپ دەینتە ناو دڵمان هەم مەلائیکەتیش خەیاڵاتی باش و فکرەی باش دەینتە ناو دڵمان ئەوجە لە ئەو کۆنتڕۆلەش درایتە خۆمان کە ئەو خەیاڵاتانە وەکو برێ ورد دەکەین و خاش دەکەین و فکری لێ دەکەین و بەرەو چی هاندەسی ئەوە لێرە تاقیکردنەوەکەی مەلەوەیە کەوا باشە و چاکەی هەڵبژێرین و خۆمان لە خراپەکان بپارێزین من الجنة والناس ئەو وەسوەسەی کەوا دەیکاتن چ جن بیتن شەیاطینەکان بیت چونکە شەیطان بە هەموو جنەکی کافر دەگۆترێ کە خەیاڵاتی خراپ دەینیتن چ ئینسان بیتن چونکە ئینسانیش جاروەیە قسەی دەکاتن فکرێکی خراپ لە مێشتی کەسێکی دروست دەبیت و بەرەو ڕێیەکی خراپ و بەرەو لادان دەچی جاروێ کەسێک بە قسەچی بە شوبهەچی بەرەو کوفر دەچی بەرەو گوناحەکی گەورە و خراپ دەچیتن کەواتە ئەوەش عینی دەبیتە شەیطان مادەم ڕێی خراپی بەرامبەر پیشاندا و بەرەو خراپەهانی دەبیتە شەیطان بەخوای گەورە لە قورئانی ناوی لێ ناینە شەیاطین الئینس والجن شەیطانی ئینس و جن هەیە و کە بەرامبەریان هان دەدەن لەو خراپە و ئینسان دائیمەن دەبی داوا بکە ئەو داواکردنەش لەو ئەوێ دائیمەن بەبیرت بێتەوە ئەمن دوژمنم هەنە لە دەرێ و لە ژۆرێ هاگام لێبی هەر نەخەڵەتێم یعنی ئەوە لەو هەندێ ئینسان وەکو برێ دائیمەن ذکری هەبی خۆی لەبیر نەچیتەوە چونکە ئەگە خۆی لەبیر چوو دەبینی لا ڕێ بووە و لایەندایە و ئاگاشی لە خۆ نیە نازانی ئەو دوژمنانە چ شەیطانە دوێ ئینس و بەجن هەنە و دژایەتی دەکەن و لای دەدەن وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم